بەڵێ هەڵبەتە بەبوونی ڕۆژی جیهانی مناڵانەوە چەند چالاکیەک لە هەڵەبجە بەڕێوە دەچێت. یەکێک لە چالاکیەکان پێدانی خەڵات و هەدیە بە مناڵانی هەم خاوەن پێداویستی تایبەت هەم مناڵانی بێسەرپەرشت و مناڵانی تریش لە باخی گشتی ڕێکخراوی بەرەو ژیانێکی نوێ خەڵاتی هێناوە بۆی بیابە ئەو مناڵانی کە لێرە هاتوون بەدەم بانگەوازەکەی ڕێکخراوەکەیانەوە ژمارەیەک لە مناڵم من بە کورتی ئەمەوێت لە سەرۆکی ڕێکخراوەکەەوە دەست پێ بکەم کاک سەرکۆ خەڵاتەکان و چین هەموو ساڵە تۆ لەم ڕۆژە خەڵات و دیاری و هەیە بۆ مناڵان چی وای لێ کردووی کە مناڵان لەبیر ناکەی؟ پێشکی پیرۆزبایی ڕۆژی جیهانی مناڵان لە تەواوی مناڵانی گیان و مناڵانی کوردستان و بە تایبەتی تریش مناڵانی بێسەرپەرشت و مناڵانی خاوەن پێداویستی تایبەت دەکەم. دیارە هەموو ساڵی ئێمە دوو جار دیاری تەوزیعەکەین لە 16 سیا و لە 1 شەشیشا بۆی بتوانین دڵی زۆرترین مناڵ خۆش بکەین. من لە ماوەی 20 ساڵی ڕابردووە هەتاکو ئێستا توانیمە هەزارەها دیاریدا بەش بکەم لە وڵاتی ئەردەنەوە دەسم پێکرد بە خۆشحاڵیەوە ئەوەش لە هەڵەبجەیە هەتاکو ئێستا لە 2008ەوە بەردەوامین لە دابشکردنی ئەم دیاریانە بەسەر منداڵاندا بەعام و منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بکەین. سەرکەوتوبی بۆی بچینە لای مناڵان زۆر سپاسی جەنابەتەکەم. هەڵبەتە کۆمەڵی مناڵی جوانێ چۆنی؟ ناو چییە؟ خۆر. خۆر؟ ئەی ماشەڵڵا چەند جوانی. ئەمڕۆ هاتووی دیاری وەرگری؟ حەزی لە چییە؟ حەزم لە یاری. لە یاری. ئەی تۆ ئەزانی ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە؟ ئەمە چه قژی وا لێ کردی؟ زۆر جوانە. تۆ ناو چییە؟ من ناو مارتین. لە پۆلی چەندی؟ پۆلی یەکەم. ئەچی بۆ مەکتەب؟ چەند پیت و خوێندووە لە مەکتەب؟ زۆر ماخن. زۆرتان خوێندووە؟ ئافرین سەرکەوتوبی. هەڵبەتە بچینە لای ئەم کچە جوانە ماشەڵڵا تۆ چەندێ جوانی. ناو چییە؟ شاز. شاز؟ شاز و خۆر و لە مەکتەبی؟ ئەچی بۆ مەکتەب؟ باشە. ئەی ئەزانی ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە؟ ئافرین. گۆرانی ئەزانی؟ ئادێ بۆ مەڵی؟ دایگیان و بابیان با بچین بۆ ساژە لێ خۆش و شاریە ئەهەنگ و گۆرانیە سروشتی جوانەوێ قە لە بەرچاو ناکەوێ ئەو هەموو یاری لێیە خێرا پێش برکێ. چی بۆ چاڤیلان؟ حەزی لە چاڤیلانە؟ لەگەڵ چیان ڕۆشتووی؟ بەگەڵ باوکمە. ئەی ئافرین. گوڵی جوان تۆ چۆنی؟ باشم. لە مەکتەبی؟ بەڵێ. ئەمڕۆ هاتووی چی وەرگری؟ یاری وەرگرم. یاری؟ ئەی تۆ؟ هەدیە. هەدیە؟ ئافرین. ئەی تۆ گوڵی جوان لە پۆلی چەندی؟ سێ. لە پۆلی سێ. ئەزانی ئەمڕۆ ڕۆژی جیهانی مناڵانە؟ حەزەکەی چی بکەیت لەم ڕۆژە؟ یاریک. یاری؟ ئەی تۆ؟ وڵا منیش حەزەکە یاری. ئافرین لەشتان ساغ بێ. هەڵبەتە ئەمەی کە ئەیبینن ڕۆژی جیهانی بەبوونی ڕۆژی جیهانی مناڵانەوە خەڵات ئەدەن بەم مناڵانە. چۆنی گوڵی جوان؟ باشم. ئەمڕۆ هاتووی چی وەرگری؟ هەدیە. هەدیە؟ پێ و خۆشەکە ئەمڕۆ هەدیەتێنێ؟ بەڵێ. ئافرین لەش ساغ بێ سەرکەوتوبی. هەڵبەتە جگە لەم چالاکی ئەم ڕێکخراوە لە کاتژمێر دەونیویش بە هەمان شێوە چالاکی هەیە لە سنتەری ئۆتیزم ئەویش نووسینگەی مافی مرۆڤی هەڵەبجە خەڵاتی و دیاری هەیە بۆ مناڵانی ئۆتیزم و لە کاتژمێر 5 هەر لە باخی گشتی بەڕێبەرایەتی ڕۆشنبیری و هونەری هەڵەبجە و بەڕێبەرایەتی لاوان کۆنسێرتێک سازەکەن بۆ مناڵانی ئەم دەڤەرەوە لێرە کۆنسێرتەکە بەڕێوە دەچێت. سپاس بۆ هاوکارم مۆریا بۆ ئامادەکردنەوە ئەزلایڤە لە ئێستادا بەردەوامی.